بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لباس نوێژی بەجەماعەت داین لە وانەی ئەمڕۆماندا وانەی 29 دەچینە خزمەت کۆمەڵێک ئاداب بۆ ئەوەی نوێژی بەجەماعەتەکانمان نوێژە بە کۆمەڵەکانمان ئەجریان بۆ پاداشتیان زۆرتر بێ کە یەکێکی دیکە لەو ئادابانەی کە پێویستە و زەڕوورە ڕەچاوی کەین و بیزانین بریتیە لەوەی کە ئینسان ئەگەر ویستی بچێتە بە جەماعەتێ دوو مزگەوت هەبوون، یەکیان نزیک یەکیان دوور و یەکیان خەڵکی کەم لێبوو یەکێکیان خەڵکی زۆر لێبوو، سوننەت وایە چینە ئەو مزگەوتەی کە دوورە و هەروەها لەو مزگەوتە نوێژەکەیدا نوێژەکەمان بە جەماعەت بکەین کە قەرەباڵغی زۆرتر تێدایە کە ئیمامی موسلیم بۆمان دەجێڕێتەوە لە ئەبوو موسای ئەشعەری کە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم إن أعظم الناس في الصلاة أجرا أبعدهم إليها ممشى ئەوەی لە هەموو خەڵکی زیاتر پاداشتی دەست دەکەوێت لە نوێژی بە جەماعەت ئەو کەسەیە کە زیاتر بە پێیان بۆی دەڕوە. و هەروەها جابیر دەفەرمێت بەنو سەلەمە کە یەکێک بوون لە بنەماڵەکانی ناو مەدینە کاتی خۆی ویستیان لە تەنیشت مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەوی بکڕن تا بیکەنە ماڵ و نزیک بن لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی کردن فەرمووی إنه بلغني أنكم تريدون أن تنتقلوا قرب المسجد، پێم گەیشتووە زانیومە کە ئێوە بەتەمان بێنە نزیکی مزگەوت و لە نزیک مزگەوت خان و ماڵ دانێن. گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستمان. پێغەمبەر فەرمووی یا بەنی سەلەمە دیارەکم تەکتب ئاثارەکم، فەرمووی لە شوێنی خۆتان بمێننەوە چونکە کە لەوێ وەرە بەرەو مزگەوت دێن شوێن پێکانیشتان جێ پێکانیشتان بە ئەجر بۆ دەنووسری. لە حەدیثێکی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم صلاة الرجل مع الرجل أزكى من صلاته وحده، نوێژێک کە بە جەماعەت کەسێک لەگەڵ کەسێکی دی دەکا خێرەکەی زۆرترە لە نوێژێک کە ئینسان بەتەنها دەیکە. پاشان دەفەرمێن نوێژێک دوو کەس بیکەن چاکترە لە نوێژێک کە کەسێک بەتەنها دەیکا و هەتا ژمارەکە زۆرتر بێت پاداشتەکەی زۆرترە و لای خوای پەروەردیگار خۆشەویستتریش. بۆیە ئەگەر مزگەوتێک دوور بولێت بەڵام خەڵکی زیاتری تێدا بوو قەرەباڵغی زۆرتری لێبوو و بۆ جەماعەتان خەڵک زۆرتر بۆی دەچوو بێگومان بچی لەوێ نوێژەکەت بکەیت خێرت زیاتر دەگاتێ و هەروەها هەر هەنگاوێکیش کە دەینەی بەرەو مزگەوتەکە بە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پلەیەک بەرز دەکاتەوە و هەروەها گوناهێکت لەسەر ڕەش دەکاتەوە. یەکێکی دیکە لە ئادابەکانی چوون بەرەو مزگەوت یا بەرەو نوێژی جەماعەت بریتیە لەوەی کە ئینسان کە بەرەو مزگەوت دەڕوە هەتا بکرێ بە ئارامی بەرەسەرخۆیی بە هێواشی بڕوە و هەروەها ناپەسەندە ئینسان پەلە بکات و خێرایی بکە بۆ ئەوەی کە بە جەماعەتەکەی ڕابگا. جاری وایە کەسەکە لە کاتی خۆیدا بەرەو مزگەوت نەڕۆیشتووە بانگی دەدا یا دوای بانگ بەڕێ دەکەوێت بەڵام لە خێرات لە ڕێگادا غار دەدا یان بە خێراییەکی زۆر دەڕوە بە حیسابی خۆی بۆ ئەوەی خێری زۆرتر گاتێت و وەک دەڵی جەماعەتەکەی لە قیز نەچێت کە لە حەقیقەتدا ئەوانە سوننەت نین. بەڵێ هەتا زووتر بەرەو مزگەوت بچی ئەگەر بانگیشی نەدابی بە هێواشی و بە لەسەرخۆی بڕۆی چۆکو گوتمان چونکە جێ پێکانت و هەنگاوەکانت بۆ شەقاوەکانت لە قیامەتدا بۆ دەنووسرێن و دەبن بە شاهید بۆت کە تۆ ڕۆیشتی
بۆ مزگەوت و بۆ جێبەجێکردنی فەرزێکی خوای پەروەردگار هەتا هەنگاوت زۆرتر بن، هەتا شەقاوت زۆرتر هاویشتە بن ئەجرەکەت زۆرترە. بەڵام ئەگەر ڕۆژێک یا کاتێک دواکەوتی یا تاخیر چوویە مزگەوتێ نابێ ئەو تاخیر بوونەت بە خێرایی ڕۆیشتن و بە سەریع ڕۆیشتن قەرە بۆ بکەیەوە سنەت نییە، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت، قوتادە بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێت ڕۆژێکیان نوێژمان دەکرد لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر گوێی لە تەپە و ڕاکەڕاکی پیاوێک یعنی کەسانێک بوو کاتێک لە نوێژ بوویە و گوتیان ئەوە چیتانە چێ بوو ئاوا پەلەی دەکرد؟ وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەلەمان کرد تا فریای نوێژ بکەوین، فەرمووی فەلا تەفعەلوو ئەو کارە مەکەن ئیذا ئەتەیتم الصەلاة ئەگەر هاتنە نوێژێ فعەلەیکم ئەسسەکینە بە ئارامی بڕۆن، فەما ئەدرەکتم فەصەلوو بە چەندی ڕاگەیشتن لەگەڵ ئیمامی لەگەڵی بکەن و لەگەڵی دابەستنێ، وما فاتەکم فەئەتیموا ئەوەی فریاشی نەکەوتن دوای بە خۆتان تەواویکەن. تۆ مادام کەم تەرخەمیت نەکردووە یا سەرقاڵیەک مەشغەڵەتێکت هەبووە کە دواکەوتووی گوناهێکت نەکردووە، بە هێواشی وەرە بە ئەجری ڕۆیشتنەکەت و هەنگاوە زۆرەکانت لە قیز نەچن، گوناهەکان زۆرتر لێ ببنەوە، پلە لای خوا بەرزتر ببێتەوە و ئەجری جەماعەتەکەشت هەردەست دەکەوێت ئەگەر تەنها بە تەحیاتی کۆتاییش ڕابکەی یا تەنها بە ڕکعاتێکیش ڕابگەی، ئەوەی پێ ڕاگەیشتی دەیکەی و ئەوەی پێ ڕانەگەیشتی ئاساییە. ئەبوو هورەیرە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیذا سەمعتم الإقامة ئەگەر گوێتان لە قامەتی نوێژێش بوو فەمشوا إلى الصلاة بڕۆن بەرەو نوێژ، بەڵام وعەلەیکم السەکینەة والوقار زۆر بە ئارامی و بە لەسەرخۆیی و بە ئەدەب و خۆ بەکەم زانینەوە بڕۆن، ولا تسرعوا پەلە مەکەن، فما ئەدرەکتم فەصەلوو وما فاتەکم فەئەتیموا چەندی فریاکەوتن لەگەڵ ئیمامی دابەستنێ، ئەوەشی کە فریانەکەوتون و لە قیستان چووە بۆ خۆتان دواتر تەواویکە. یەکێکی دیکە لە ئادابەکانی نوێژی بە جەماعەت ئەوەیە کە ئەو کەسەی کە دەبێتە ئیمام یا ئەو کەسەی کە ئیمامە سنەتە نوێژەکەی زۆر درێژ نەکاتەوە بە شێوازێک کە ئەوانەی لە پشتیەوە نوێژە دەکەن تووشی بێزاری و تووشی زەحمەت و تووشی مەلەل و بێتاقەتی ببن، وایان لێبێت لە نوێژەکەیان بێزار بن، یان لەبەر درێژی جەماعەت وایان لێبێت تەرکی مزگەوت و نوێژی بە جەماعەت کە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ئیذا صلى أحدكم بالناس ئەگەر یەکێکتان بوون بە ئیمام بۆ خەڵکی فەلیخەفف با نوێژەکەی بە کورتی بکە. بە کورتی مەبەستمانەوە نییە تێکی بپەڕێنێ ڕکوع و سوجدە و فاتحای بە جوانی نەخوێنێ، بەڵام یعنی با زۆر قورئان نەخوێنێتەوە، زۆر لە ڕکوع و سوجدەکاندا بە ئەذکار و وردی سنەتەوە زۆر خۆی مەشغوڵ نەکات، دەنادەبێ ڕوکنەکانی نوێژ ئەوانەی کە پایەی سەرەکین مانەوە لە ڕکوع تا دەستت لە حەرەکە دەکەوێ، مانەوە لە سوجدا، مانەوە لە نێوانی سوجدەکاندا فاتحا خوێندن بە هێواشی بە ئەندازەیەک، ئەوانەی لە پشتەوەن فریایکەون ئەوە تەواوی مەجالی تێدا نییە دەبێ بیکەی، بەڵام زیادە قورئان خوێندنێک کە ببێتە مای بێتاقەتکردنی ئەوانەی لە پشتەوەنە، زۆرمانەوە لە سوجدەیەک کە ببێتە مای بێزاری ئەوانەی لە پشتەوەنە، ئەوە سنەت نییە و باش وایە ئیمام مراعات و ڕەچاوی بارودۆخی ئەو کەسانە بکە کە لە پشتیەوە نوێژە دەکەن، چونکە پێغەمبەر فەرمووی فإن فيهم الضعيف هەیە ئەوانەی لە پشتانەوە نوێژە دەکەن لاوازن، والسەقیم هەیە نەخۆشە، والكبير هەیە بەتەمەنە، بەڵام فإذا صلى لنفسه فليطول ما شاء یعنی ئەگەر بۆ خەڵکی نوێژت کرد نوێژەکەت بە کورتی بکە، بەڵام کاتێک بە تەنها نوێژت کرد چەندی حەز لێیە درێژیکەوە کە بەداخەوە ئەو حاڵەتە تەواو پێچەوانەیە. ئەوانەشی کە ئیمامەتی دەکەن زۆر جار لە نوێژە سونەتەکان و لە نوێژەکانی تەنیاییدا زۆر خێران، بەڵام کاتێک کە دەبنە ئیمام و ئیمامەتی بۆ خەڵکی دەکەن لە ئیمامەتیەکەیدا هێواشترن و زۆرتر تێیدا دەمێنەوە قورئانی زۆرتر دەخوێنن، کە لە ڕاستیدا ئەوە پێچەوانەی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەو کاتەی کە ئیمامەتی بۆ خەڵکی دەکەی واجبە لەسەرت مراعاتی هەموو ئەو کەسانە بکەی کە لە پشتەوە نوێژە دەکەن،
بەڵام کاتێک کە خۆت تەنهای ئەگەر مەبەستت لە ئەجری زۆرە و حەزت لێ زۆر لە خزمەتی خوای پەروەردیگاردا بمێنیەوە و گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردیگاردا بکەیت ڕاستەوخۆ بەرز ببیەوە بۆ لای خوا کە نوێژ میعراج و بەرزبوونەوەی ئینسانی ئیماندارە بۆ لای خوا گفتوگۆ و دواندنێکە ڕاستەوخۆ لە بەینی خوا و عەبدەکانیدا دروست دەبێت لە نوێژە سوننەتەکاندا مۆڵەت و مەجال دراوە و باش و چاک وایە ئینسان لەوانەدا درێژی بکاتەوە. واروها ئەنەس دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئینی لا ئەدخل في الصلاة دەفەرمێت جاری وا هەیە من دەچمە ناو نوێژێ وأنا أريد إطالتها مەبەستمە سەرەتا نوێژەکەی درێژ کەمەوە بەڵام فأسمع بكاء الصبي گوێم لە گریانی منداڵانە فأتجوز في الصلاة يعني پەلە لە نوێژەکەم دەکەم مما أعلم من شدة وجد أمه من بكائه چونکە دەزانم دایکان بە گریانی منداڵەکانیان چەند ناڕەحەت دەبێت. بۆیە لە نوێژێک کە بە تەماشی درێژیکەیەوە بە تایبەتی کە هەستت کرد خەڵکێک بێتاقەت دەبێت و بێزار دەبێت یا ئەگەر شوێنەکە منداڵی تەدا بوون جاری وها دەگرێ یا منداڵەکە جاری وا گاڵەگاڵ و لەوانەیە وەک دەڵێ ناڕێکیەکی بکەن لە ناو نوێژەکەیدا دەکرێت لەو حاڵەتانەدا ئیمام نوێژەکەی سەریعکە و خێرایکە و زۆری درێژ نەکاتەوە بەڵام بە مەرجی ئەوەی ڕوکن و واجیباتەکانی نوێژ بە هیچ شێوەیەکی مەجالیان تێدا نیە وەک دەڵێ تێکی بپەڕێنی نوێژەکەی تێک پەڕاندنە بەڵام زۆر درێژکردنەوەش نە لەو شتانەی کە سوننەت. ئیمامی بوخاری و موسلیم بۆمان دەجێڕنەوە دەفەرمێت هیچ لە فەرموودەیەکدا کە دەفەرمون هیچ کەسێک نەبووە نوێژەکانی وەکو نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواو بن لە هەمان کاتیشدا کورتتر بن لە چاو سەحابەکان تەمان نەک لە چاو نوێژی ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامەتی کردووە نوێژەکەی کورتتر بۆ سەحابەکان درێژتریان کردوتەوە بەڵام ئێمە اقتدا بە کامیان بکەین بێگومان اقتدا بە پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم تا پێغەمبەر لەوێ بێ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژەکانی زۆر بە تێر و دەواوی دەکردن لە ڕووی ئەرکانەکانەوە لە ڕووی واجیباتەکانی ناو نوێژەوە بەڵام ئەوەی پەیوەندی بە زیادە ئەجر و زیادە پاداشت وەرگرتنەوە هەیە کە بەبێ گومانی خۆتا قورئانی زۆرتر بخوێنی لە نوێژەدا خێرت زۆرتر دەکاتێ تا لە سوزدەیدا زۆرتر بمێنیەوە ئەجر زۆرتر بۆ دەنووسێ ئەو ئەگەر ئەوانەی لە پشتەوە نەڕازی بن و هەستکەی لەگەڵ تۆدانە و تووشی بێزاری و بێتاقەتی و نائومێدی نابن ئەوە هەتا نوێژەکە درێژتر بێ بەبێ گومانی چاکترە بەڵام کاتێک کە دەزانی ئەوانەی لە پشتەوە بەرگە ناگرن تەحمل ناکەن و کەسی نەخۆش و لاواز و بێتاقەتی تێدایە لەو حاڵەتانەدا بەبێ گومانی ئیمام واجبە لەسەری مراعاتی ئەوانە بکا کە لە پشتیەوەنە بەڵام مراعاتەکە وەکو عولەما دەفەرمون بە هیچ شێوەیەکی نابێ لەسەر بنچینەی ئەوەی بێ کە نوێژەکەی خوا نەخواستا لێی کەم بکەین یان ئەوەتە واجباتەکان تەرکەین چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی کردووە کە وەکو قەلەڕەشەی لە بەنمونە تەنها لە سوزدەیدا سەر لە عەرزی دەین و سەری بەرزکەینەوە بۆ چونە ڕوکوعی تەنها خۆ بچەمێنیەوە و هەستیەوە ئەوە نا و بە هیچ شێوەیەکی بە تەنهاش بی ئەو نوێژە دروست نییە و ئەو ئیمامەشی کە بەو شێوازەی نوێژە دەکات چاوەڕێی خەڵکی ناکە فاتحای تەواو بکەن چاوەڕێی ئەوەی ناکە خەڵک بە جوانی بچێتە ڕوکوع چاوەڕێی ئەوەی ناکە لە بینی سوزدەکاندا خەڵک بە تەواوی خۆی ڕاستکاتەوە یان لە سوزدەکاندا هێندە نامێنێتەوە کە بەداخۆ زۆر ئیمامی لەو بابەتانەشمان هەن چاوەڕێی ئەوەی ناکە خەڵک جەستەی لە حرەکە بکەوێت لە کاتی جێبەجێکردنی ڕوکنەکاندا بە دڵنیایی نوێژی خۆشی و بەرناکەوێت و مەسئولیەت و بەرپرسیارەتی هەموو ئەو کەسانەشی لە سەرشانە کە لە پشتیەوە نوێژە دەکەن بۆیە لە هەر دوو لایەکەوە هەم ئیمام تەبان ئیمام واجبە لەسەری نوێژێکی تەواو بە ئەرکانی تەواوەوە بکات تا نوێژی خۆی و ئەوانەشی لە پشتەوە نوێژە دەکەن تەواو بێ بۆی ئەجری خۆی و ئەجری ئەو کەسانەشی بگاتە کە نوێژی لە پشتەوە دەکەن بەڵام لە هەمان کاتیشدا نابێ هێندە وەک دەڵێ نوێژەکەی یان ڕوکوع و سوزدەکان یا قورئان خوێندنەوەکانی درێژ کاتەوە ببێتە مایەی بێزاری و بێتاقەتی خەڵکی چونکە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم لا ينظر الله إلى من لا يقيم صلبه في ركوعه ولا سجوده خی گەورە سەیری نوێژێک ناکە کە کەسەکە لە ڕوکوعدا بە تەواوی
لە هاستانەوە لە ڕوکوعدا پشتی تەواو ڕاز نەکرد بێتەوە، یا کە دەچێتە سوجدە تەواو لە حەرەکە نەکەوت بێ، یا هەڵدەستێتەوە تەواو پشتی ڕاز نەکرد بێتەوە. بۆیە هیچ خلافێک نییە لە بینی عولەمادا کە بەڵێ ئیمام واجبە لەسەری نوێژەکەی هێندە درێژ نەبێ خەڵک بێزارکە، بەڵام بە هیچ شێوەیەکی دروست نییە ئەرکان و واجباتەکانی نوێژ هێندە کورت کاتەوە، خۆی فریای ئەوە نەکەوێت واجباتەکان بکات، یان ئەوانەی لە پشتیەوەنە تەواو نەتوانن لە کاتی جێبەجێکردنی ڕوکنەکاندا تەمانینە و ئارامی بەجستەیان ببەخشرێ. چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمووی لا تبغضوا الله إلى عباده يطول أحدكم في صلاته حتى يشق على من خلفه. وامەکەن خەڵک ڕقی لە نوێژ و لە عیبادەت و لە خواپەرستی ببێتەوە، چونکە دەفەرمێت جاری وا هەیە هەتا لە نوێژەکەی هێندە درێژ دەکاتەوە ببێتە مای ئەوەی خەڵک لە جەماعەتی بێزار بێت، لە هاتنە مزگەوتی بێزار بێت، یان غیبەتی زۆر جار ئیمامەکەی بکەن، زۆر باسیکەن و زۆر تێی بپەڕێنن یا تووشی وەڕەزی بێتاقەتی ببن. یەکێکی دیکە لە ئادابەکانی جەماعەت بریتە لەوەی کە ئیمام وا باشە ڕکعاتی یەکەم نوێژەکەی درێژ کاتەوە و قورئانی زیاتری تێدا بخوێنێت بە مەبەستی ئەوەی کە ئەوانەی کە دواکەوتون لە هاتنە مزگەوت و لە هاتنە لە ئەنجامدانی وەک دەڵێ جەماعەت لە سەرەتادا لەگەڵ ئیمامی بۆی فریای کەون، بۆی خێری ئەوەیان بکە. ئەوجار ئەگەر هەستت کرد ئیمام هەستی کرد لە ڕکعاتی یەکەمدایە و خەڵکێک پەلەیەتی و وەک دەڵێ خەریکە دێندا دەبەستنە نوێژێ، سنەت وایە دیسان قورئان خوێندنەکەی تۆزێکی کە درێژ کاتەوە و چاوەڕێیان کات تا خەڵکەکە پێی دەگات بۆی ڕکعاتێکی نوێژیان لە قیز نەچێت. ئەوە یەک. و هەروەها ئەو کاتێک کە دەچێ ڕوکوع هەست دەکەی کەسێک تازەدا دەبەستێ، ئەگەر ئیمام هەستی کرد سنەت وایە لە ڕوکوعدا بمێنیەوە ڕاوەستی تا ئەو کەسانێک کە تازەدایان بەستۆتە نوێژێ لەگەڵ تۆدا دەبەستنە نوێژە و لەگەڵ تۆ دێنە ڕوکوع، چونکە هاتنە ڕوکوع بۆیان بە ڕکعات حساب دەکرێت. یان کە دەکەویە دەگەیە تەحیاتی کۆتایی و خەڵکێک دەزانی تازە دێت و دەنگی لعنە یان دەنگی پێیانی دێت، یان بە پێشدا دێتە پەڕن و تازە دەزانی دێنە جەماعەتێ، سنەت وایە دوعاکانی دوای تەحیاتی کۆتایی درێژکەیەوە بۆی خەڵکەکە فریاد کەوێت، کە ئەوەش عادەت و عرفی پێغەمبەر وا بوو صلی الله عليه وسلم، کە دەفەرمون جاری وا هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندە ڕکعاتی یەکەمی درێژ کردوتەوە، بەڵام ئەوە لە حاڵەتێکدا درێژی کردوتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیوێتی سەحابەکانی پێغەمبەر حەزیان لە مانەوەی لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم بێزار نین لە نوێژ و لە جەماعەتەکەی. ئەوجار هیچ کات طبعا نوێژی ئێمە ڕاستی درێژترین نوێژی ئیمامی وڵاتی ئێمە مقارنە ناکرێ لەگەڵ کورتترین نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە کە دەڵێن کورت یعنی نات تێک پەڕاندن و بە دوو دەقان هەموو شتەکان لە کۆڵ خۆتکەیەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕکعاتی یەکەمدا هێندە ماوەتەوە دەفەرمون کەسێک دەیتوانی لە مزگەوتێ ڕابچێتە قەبرستانی بەقیع لەوێ سەراوی بکە دەستنوێژی هەڵبگرێ، ئەوجار دەهاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە ڕکعاتی یەکەمدا بوو. ئێمە تا کەسێک دەستنوێژی هەڵدەگرێ جاری وا دوو ڕکعاتان دەکەین، ئیمامەکە ڕکعاتێکی لێ بۆتەوە کە ئەگەر لەگەڵ الله ئەکبەر لەگەڵ ئیمامەکەی دانەبەستی فریای فاتحاش ناکەوی. ئێمە ئەو ڕاکەڕاکەی کە دەیکەین لە نوێژەکانماندا بە ئیمامەکان و بە مەمومانەکەوە بەڕاستی ڕاکەڕاکەکە لە شوێنی خۆیدا نییە، بەڵام ئەوەشی کە ئینسان بێت قورئانێکی لە پێش خۆی دانێت یان قورئانی لەبەرە بێ بە ئارزووی خۆی بخوێنێت و حساب بۆ ئەوانەش نەکاکە لە پشتیەوەیتی ئەوەشیان هەر لە شوێنی خۆی نییە. وەلحاصل ئیمام پێویستە لەسەری حاڵەتێکی وەسەط وەربگرێ، نوێژێک بکات کە هەموو ئەرکانەکان بە تێری و بە جوانی ئەنجام بدات، بە هیچ شێوەیەکی لە سەر حسابی خێراکردن و مراعاتکردن نابێت تەرکی ڕوکنەکان و واجباتەکان بکەین. ئەوە یەک. بەڵام لە کاتی سونەتەکانی ناو نوێژدا نابێ هێندەش مبالغە و زیادەڕەوی لەکردنی سونەتەکاندا بکەین
ببینە مایەی بێزارکردن و ناڕەحەتکردنی ئەو کەسانەی کە لە پشتمانەوە نوێژە دەکەن کە ئەوە ئاسان ئینسان دەکرێت وەک دەڵێ ئەوەی خۆی خوێندنەوەی خۆی هەبێ، هەر ئیمامەی لە شوێنی خۆی، لە جێگای خۆی، لە مزگەوتی خۆی نوێژ خوێنەکانی خۆی دەناسێ و دەزانێت چەندە بەرگە دەگرن و چەندە تەحەموڵ دەکەن. وەکو گوتم بە هیچ شێوەیەکی ناکرێت نوێژی هەڵپڕوکێنی لەبەر خاتری ئەوەی پێت بڵێن ها نوێژەکەی زۆر خۆشە و زوو لە جەماعەتە دەبێتەوە بۆی مشتری نوێژی بە جەماعەتت زۆر بن، کە بەداخەوە لە خوتبەشدا جاری وهایە وای لێ هاتووە خەتیبی وا هەیە خوتبەکانی تەنها و تەنها لەبەرەوەی کورد دەکاتەوە پێش مزگەوتێکی دیکە لێ ببێتەوە مشتری زۆر بن و خەڵک زۆر بێ خوتبەی لە دواوە بکە. ئەو بۆ نوێژش بە هەمان شێوە لەبەر خاتری خەڵکی بە هیچ شێوەیەکی بۆ دنیا و واجبات و ڕوکنەکان کەم دەرخەمی تێدا بکەیت، بەڵام زیادە ڕەوی و مبالەغەش نابێ بکەین لەکردنی سونەتەکاندا بە شێوازێک ببینە مایەی تۆراندنی خەڵک لە مزگەوت یان بێزارکردنی خەڵک لە نوێژی بە جەماعەت، یا ببینە هۆکاری ئەوەی کە خەڵک تاقەتی نەبێت زوو بێتە مزگەوتێ و درەنگ بێتە مزگەوتێ چونکە پێی وابێت لە نوێژەدا زۆر دەمێنینەوە. خی گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ کە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.